ئەمساڵ پلەکانی گەرما بە شێوەیەکی نائاسایی لە جیهاندا بەرزبوونەوەی بەخۆ بینیوە و لە زۆربەی وڵاتانی ئەوروپا بەهۆی بەرزی پلەی گەرماوە هاوڵاتیان کەوتونەتە دۆخێکی دژوارەوە. لە هەرێمی کوردستانیش جیاواز لە ساڵانی ڕابردوو لە مانگی تەمووز و ئابی ئەم ساڵدا پلەکانی گەرما زۆر بەرز بوونەتەوە. بە جۆرێک قەزای خانەقین لە سنووری پارێزگای دیالە و نزیک لە کەلار لە ناوچەی گەرمیان بەرزترین پلەی گەرمای بەخۆ بینیوە و 51 پلەی سەدی تێپەڕاندووە. هەروەها لە ناوچەی گەرمیان بەگشتی و شاری کەلار کە سەنتەری ئیداری گەرمیانە و تەنها 140 کیلۆمەتر لە سلێمانیەوە دوورە، ڕۆژانە پلەکانی گەرما لە نێوان 48 بۆ 50 پلەی سیلیزیدایە. بەرزی پلەکانی گەرما وای کردووە لە ئێستادا هاوڵاتیان بەتایبەت لە ڕۆژدا ناتوانن لە ماڵەکانیان بێنە دەرەوە و بەشی زۆری بازاڕ و دوکانی شارەکە داخراون و تا نزیکی خۆرئاوابوون ناکرێنەوە. بەشێکی هاوڵاتیان بەتایبەت گەنجانیش بۆ دەربازبوون لە پلەکانی گەرما ڕوو لە ڕووبار و مەلەوانگەکان دەکەن و مەلە دەکەن. پاش نیوەڕۆی چواردەی ئابیش لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان بارانباری، ئەوەش تا ڕادەیەک پلەکانی گەرمای لەو ناوچانە کەمتر کردەوە. بەپێی پێشبینەکانی کەشناسی هەرێم لە سەرەتای هەفتەی داهاتووەوە پلەکانی گەرما نزم دەبێتەوە. بەرزبوونەوەی پلەکانی گەرما کێشەیەکی جیهانیە و وڵاتان بەدەستیەوە دەناڵێنن. بۆ نمونا تەنها لە وڵاتی یابان نزیکەی 13,000 کەس بەهۆی توشبوون بە نەخۆشیەکانی پەیوەندیدار بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما سەردانی نەخۆشخانەیان کردووە. ئەمە بەدەر لەوەی 23 کەسیش بە هەمان هۆکار گیانیان لەدەستداوە. بەپێی توێژینەوەکان بە شێوەیەکی سروشتی لە سەدەیەکدا جیهان 2 پلەی سیلیزی گەرمتر دەبێت. پاش لێکۆڵینەوەیەکی زۆری زاناکانی بواری کەشناسی و ژینگە ئەوەیان بۆ دەرکەوت کە بەهۆی فاکتەرە دەستکردەکانی وەک کارگەکان، بڕینی دار و نەهێشتنی سەوزایی، دووکەڵی ئەگزۆزی سەیارە و شەمەندەفەر و فڕۆکە، پیسکردنی ژینگە و ئاژەڵداری، ڕێژەی غازی گرین هاوس لە هەوادا ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوو لە زیادبوون دەکات. تەنها چارەسەریش بۆ ڕێگری لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما بنەبڕکردنی سەرچاوەکانی زیادبوونی غازی گرین هاوسە. بۆ ئەمە بەستەش لە ساڵی 2015دا 195 وڵات لە پاریسی پایتەختی فەڕەنسا ڕێکەوتنامەی پاریسیان واژۆ کرد. بە شێوەیەکی گشتی هەر وڵاتە و ئامانجێکی بۆ خۆی دانا تا کاری لەسەر بکات. بەتایبەتی جەخت لەسەرەوە کرایەوە کە لە کۆتایی ساڵی 2050دا ڕێژەی غازی گرین هاوس بۆ لە 155 کەم بکەنەوە و ڕێژەی زیادبوونی گەرمی لە سەدەیەکدا بۆ 1.5 پلەی سیلیزی دابەزێنن. بۆ کەمکردنەوەی ڕێژەی غازی گرین هاوس وڵاتان پەنایان بۆ وزەی تازەکراو برد. هەندێک وڵات وەک هیندستان بڕیاری ئەوەیاندا کە تا ساڵی 2050 هیچ کارگەیەکی وەبەرهێنانی کارەبا بە خەڵوز و پێترۆڵ لە وڵاتدا نەمێنێت و لەجێی خەڵوز پەنا بۆ بەکارهێنانی وزەی خۆر و با ببەن. کۆمەڵەیە کۆمپانیای گەورەی بواری ئۆتۆمبیل وەک تێسلا و ڤۆڵڤۆ و چەندین کۆمپانیای دیکە بڕیاری ئەوەیاندا کە لە ساڵی 2019ەوە سەرجەم بەرهەمە تازەکانیان بە ئاو و کارەبا کار بکات. بەڵام کشانەوی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێکەوتنامەی پاریس بەهای ڕێکەوتنەکەی کەم کردەوە. ئەمەش جێبەجێنەکردنی ڕێکەوتنەکە و پابەند نەبوونی وڵاتان و مەترسیەکانی سەرگەرمبوونی زەوی زیاد دەکات.